سڵاو لێ بێبەهار بەڵێ ئێستا لە ئێستادا قسەکردن سەبارەت بە پرۆژەی دووسایتکردنی کەلار سلێمانی قسە و باسێکی گەرما لە دەڤەری گەرمیان بەهۆی تاوانەکردنی پرۆژەکە قۆناغی یەکەمی لە ساڵی 2013ەوە دەستی پێکردووە و قۆناغی دووەمیشی لە ساڵی 2017ەوە مانگی 2017ەوە دەستی پێکردووە بەڵام تاوەکو ئێستا پرۆژەکە تاو نەبووە ئەمەش گلەی و گازندەیەکی زۆری هاوڵاتیانی لێکەوتوتەوە بەهۆی ڕوودانی قوربانی و ڕوودانی هاتوچۆ و قوربانێکی زۆری لێکەوتوتەوە لە دەڤەرەکەدا ئەمە شوای کردووە هەوڵێکی هاشتاگیش لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕاگەیەنراوە بۆ تاواکردنی پرۆژەی ڕێگەی کەلار سلێمانی ئێمە قسەمان لەگەڵ بەرپرسانی ڕێگەبانی گەرمیان کردووە ئەڵێن بەهۆی سستی کاروبارەکان و خەرجنەکردنی شایستەدارایەکانیەوە پرۆژەکە ئەگەری وەستانی لەسەر و مەترسێکی زۆری هەیە کە پرۆژەکە بوەستێت لە کارەکانی و قسەشمان لەگەڵ باڵێندەری کۆمپانیای پرۆژەکە کردووە بوتوێتی کە پرۆژەکە ینی شایستەدارایەکانی بۆ خەرج نەکراوە ئەمەش کۆمپانیەکانە ئەخاتە ژێر قەرزێکی زۆرەوە بۆیە کاتیان بە حکوومەتیەوە تاوەکو دوای جەژن دواتر بڕیاری وەستانی پرۆژەکە ئەگرن و مەترسی زۆری لەسەرە. بەڵێ ژیان سوپاس.